بە ئامادەبوونی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و زانایانی ئاینی و ئەدیب و ڕۆشنبیران و نووسەران لاسەر ئەرچی هەڤاڵ دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە یادی 70 ساڵەی کۆچی دوایی مەلای گەورەی کۆیە بەرگی دووەمی تەفسیری کوردی لە کەلامی خوداوەند پێشکەش بە ئامادەبووان کرا. ئەرکدار دەبین بەت و پاتکردنەوەی ڕێز و وەفا و درود بۆ ڕۆحی پاک و زوندوی سەرکردەی گەورەی نەتەوەییمان جەنابی مام جەلال کە فێری کردین ڕێز لە هەموو ئاین و ئاینزاکان و بە تایبەت ئاینی پیرۆزی ئیسلام و زانا و ناودارانی کورد لەو وارەدا بگرین. بەڵێ بەڕێز مام جەلال هەمیشە ئامۆژگاری دەکردین کە ڕێز لە ڕابردوومان بگرین و شانازی بە کەڵە پیاوەکانی مێژوومانەوە بکەین و هەر بۆ زانیاری و بیرهێنانەوە بۆ یەکەم جار لەسەر ئەرک و فەرمانی بەڕێزیان چاپی یەکەمی تەفسیری مەلای گەورەی کۆیە لە چاپدرا و بڵاو کراوەتەوە و لە ئێستادا و بۆ جاری دووەم چاپی دووەمی ئەم تەفسیرە لەسەر ئەرچی سەرۆک کۆمار جەنابی کاک دکتۆر بەرهەم کە ئەویش یەکێکە لە خوێندکارەکانی خوێندنگەکەی مام چاپ کراوەتەوە و وەک دیاریەک ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی بەڕێز دەکرێت. ئەمڕۆ لە شاری حازی قادر و مەلای گەورە و سەدان بیرمەند و سەرکردەی لێهاتوو لەوانە جەنابی مام جەلال بە خزمەت ئێوەی ئازیز دەگەین بۆ یادکردنەوەی یەکێ لە بیرمەند و زانە گەورەکانی میلەتەکەمان کە ڕێنەشاندەری هەموو کوردێکە بۆ یەکێتی و گەیشتن بەسەر فرازی و دوورکەوتنەوە لە وەهم و خەیاڵ. بە ناوی بەڕێز فەخامەتی سەرۆک کۆمار جەنابی کاک دکتۆر بەرهەم بە خێرهاتنی هەمووتان دەکەم و بەڕێزیان سڵاوی هەیە بۆ هەر یەکێک لە ئێوە و خۆشحاڵە بە هاتنتان بۆ ئەم بۆنەیە. تەفسیری کەلامی خوداوەند لە 4 بەرگ پێکاتووە و 1500 دانەی لێ چاپ کراوە. ئەم کتێبە خزمەتێکی گەورەیە با فەرهەنگ و کتێبخانەی کوردی. چەندین زانای ئاینی زۆر گەورەمان هەیە، نەک لە ناو کۆمەلگای کوردی بەڵکو لە ناو کۆمەلگای هەموو ئیسلام سوودیان لێوەرگیراوە لە هەموو بوارەکانی ئاینی. بەڵام دەگمەنن ئەوانەی لە مامۆستایەکی ئاینی زانایەکی ئاینی وا گەورە کە لە یەک کاتدا لە کۆمەڵێک بواری پێکەوە خزمەتی بە لایەنی ئاینی و کۆمەلگای کوردەواری کردبێت. بەڕێزان مەلای گەورە کە دێت تەفسیری کۆی قورئان دەکات بە زمانی کوردی ڕێک ئەم کارەی کرد، ڕێک ئەو پەیامەی کە حاجی قادر ئیشی لەسەر کرد ئەویش بە کوردیکردنی تێگەیشتنی ئێمە بوو بۆ ئیسلام ڕێک لە نێو تەفسیردا جێگەی کردەوە. مەلا محەممەدی کوڕی مەلا عەبدوڵڵای جەلیل زادان ناسراوە بە مەلای گەورە لە ساڵی 1876 لە شاری کۆیە لەدایک بووە. ئیجازەی مەلایەتی لای باوکی وەرگرتووە و دواتر وەکو دادوەر و لێپرسراوی میری خزمەتی گەلەکەی کردووە. تەمەنی خۆی بۆ کاری تەفسیر و نووسین تەرخان کردووە و یەکەم کەسیش بووە کچی خۆی ناردۆتە خوێندنگا. مەلای گەورە لە 12 تشرینی یەکەمی ساڵی 1943 کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی دەروێش خدری کۆیە بە خاک دەستپێردرێت. لە قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.